بینەرە خۆشەویستەکانی من سڵاوتان لەبێت. من ستایش محەممەدی دڵخۆشم کە جارێکی تر کاتان داناوە تاوکو بینەری بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە بن. چاوپێکەوتنی ئەمڕۆم زۆر تایبەتە. هاتی سەردانی شوێنێکی خێرخوازیمان کردووە کە خاتو لەیلا محەممەدی سەرپەرشتیەوەیان لە ئاستایە و لەگەڵ کۆمەڵی خاتوونی دەسرەنگی پێکەوە هونەرایەکی جوان ئەنجامەیەن. تاوکو کۆتایی بەرنامەی ئەمڕۆش بینەر و بیسەرم بمێننەوە تاوکو بزانم بەرنامەی ئەمڕۆشم چی لە هەدبەیە. بینەرە خۆشەویستەکانی من ئەمڕۆژ لە پێشکەشکردنی نوێترین ئەڵقەی بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە هاتی سەردانی شوێنێکی خێرخوازیمان کردووە بە ناوی نوسرەت کە خاتوونێکی سەرکەوت و سەرپەرشتی ئێرەی لە ئاسوایە و گفتوگۆیەکی تایبەتی تر ئەمڕۆ ئامادەیە. تاوکو کۆتایی بەرنامەی ئەمڕۆ بینەر و بیسەر ئێمە بمێننەوە. هاتونگیان سڵاو لەبێ. تەندروستیتان باشە؟ زۆر سپاس. سەرەتا ڕێز و سڵای خۆتان بۆ بینەرەکانمان بگێن و بایۆگرافیکی بچووک لە ژیانی تایبەتی خۆتان و شێوازی کارکردنتان و بە چ ئیشێکەوە سەرقاڵن بۆ بینەرانمان باس بکەن. سڵام عەرزەکەم لە خەمەتانە بەخێر تەشریف بێرن. لەیلا محەممەدی معلمە بازنشستەی ئامۆژپەرۆشە ناحیەیەکی سنە لە ساڵە 79 من بعنوان مدير مدرسة إبلاغ مديرية أم منطقة مقر أم مدرسة مقر كتاسال 96 مدير بوم ليرا 96 كبازن شست بوم باتوجب الشناختك لأسيبقرك أم منطقة بوم بهم خوش بو كلا كنار ما بتوانم قدمك ل كاهش آسيبقري اجتماعي كمو هاتم كمركزك ماندانيا مركز مؤسسة خيرية ماندانيا كالبته جير نظر كوميتة إمداد مركزك كمان مجوز من لأوان قرقة هرچند که بداخل هیچ گونه حمایتك من ناكرين لما مركزه لا كوميتة إمداد تنها كارك فقط كوميتة إمداد وما أنجامي داقر لحد مجوز كابوغا لكن أرويك إما باتوجب حدودا 350 خانواده تحت پوشش که لما منطقة هسمان لتك هاو كاركانا بسلا دانشين جلسه كبومان بم نتيجه جين كي إما بين بجيجي أويك جرك من بماسيان بين بسلا دردك حالة مسكنة ضعيف بدرجة أم خانواده جرا بين ريجيان بينشان بين ماسيجيان بينشان بين مركز كارافريني من لدال كنار كاركان منا لكنار حمايتگر مالی که بو خانواده کان انجام منده لحدودا سال 96 اتوانم بیجم کتاب عیسى لشاخگری هنری مختلفه خیاطی گلیم بافی که هر روز جای خمانسه آموزش کلاش بافی آموزش فرشبان گوزه آموزش طرح هنر پرشنگمان هست که شاخصترین کارمان لناو مرکزه هست و لکنار کارگر حرفیه که دائما یاگه با خانمکان و حتکین توانمند خانمکان من توانمند دو کرگسو هرچند که خانمکان خویان هر واقعا توانمندن اما حتکین توان افزایان من کرگسو لکنار ام کارگره کلاسگر مشاوره خانواده من هست به نیت تحکیم بنیاد خانواده چون که اگر خانواده من قوی به خانواده من مشکل دار نبود اما فریق لآسیبگر اجتماعی من کم بیتو کلاسگر مشاوره فردی من هست کلاسگر مشاوره کنکور من هست بو جوانا کان من چون که منالا کان من واقعا لیران نتوانن برن ناوشار لکلاس کان شرکت کن اما توانیک منم کارگر انجام بین لکناریا لحال حاضره لقسمت کارآفرینی که و لقسمت اشتغال زایا شاید مستقیما که بیجم حدودا 50 تا 70 نفر لم مرکز خلیکن کار کن و به طور غیر مستقیمش بین 60 تا 700 نفر آموزشیان دیگو و لمالا خلیکن کار انجام آن به عنوان یکی مشاغل خانگی هر کام لخان مکان طبق توانایی که هستیان و طبق آموزش حرفه که دیگیانه. زور باشم. امیز که سرتا دست بکی پرسیارکه من نو بکم هر وقت ازانی زوربی کار خیرخوازی کان لنیو کاملگای امویسته کمرنگ بونتوا زور کس ناچه بلایا چی بو اوشته لایتو درست کر او بیروری لایتو درست کر که برای بسمتی درست کردنی شوینه کی آوا کاری خیرخوازی
حقیقتا کار خیرخواهانه که گرکمان به انجامی بین و به قول ئێمەگەر کە بێژین گەرەکمان بە نیکوکار بین نیکوکار واقعا پۆڵ و سەرمایە گەرەک نییە هەر ئەو نیەتەکە لە دڵیا بێت و بتوانێت ئستارتە کارەکە لێبات و بتوانێت حاڵەتە خۆمان کە پێئژین غیرەت بە خەرج بات و بتوانێت ئەم کارە شروعکات مطمئنم وەختێکان قەدەم ئەوەڵ هەڵگیرگێ خود بە خود مابەقی کارەکان تریش بە شۆنێ دروست ئەکردێ من لە ئەوەڵەوە کە وەختی هاتمە ئێرە مرکزێکە دام نییە تا پاییز ئیمساڵ ئەجارەم ئەدا یانە ئامۆزشگایەکەم گردوو کە کراهەماڵم ئەدا لە ساڵ 96 تا 1400 مهر 1400 من کراهەماڵم داگا و خۆشبەختانە بە شانازیشەوە ئێژم کە هیچ ئیدارە ئۆرگانێک نەبۆ کراهەماڵەکە کۆمەکمی کردگە و نەبۆ ڕێخستن ئەم کارە لە هیچ کوێنێکەوە نە تەسهیلاتێکم کردگە و نە کەسێکیش کۆمەکمی کردگە کارەکانم ئەلحەمیلا چووگە بەرەوە بە کۆمەک و یاری فرێ 4-5 نەفەر لە خەیرگەرمان کە لە ناو شارە ئەلحەمیلا شکر بخوا ئێمە ئەفرادە خێرخوامان فرست کافیە کە بزانن واقعاً احتماد کەن کە بزانن ئەو بەسڵا احتمادە بە وجود بیرن کە بزانن واقعاً کارەکەمان دروست ئەچێتە بەرەوە من لە ئێبتدا بە یەک دانە چەرخۆ شروعم کرد یەک دانە چەرخم بوو بە تەرحێکە لە وەرزش و جوانانەوە گردم تەرحی عەداڵەتە ئیجتیماعیان بوو کە ئەو تەرحی عەداڵەتە ئیجتیماعیە با تۆجبەوەیە کە من خۆم لێرە 18-19 ساڵ معلم بووم مدیر مەدرسە بووم وەختێکان ئەو ساڵە کە بازنشست بووم ژنەفتم کە چەندانە لە مناڵەکانم کەنیشکەکانم تەرکە تەحسیڵیان کردگە فرە بۆم سەخت بوو پەیگیر ئەم کارە بووم چووم لە سازمانە وەرزش و جوانانە تەرحێکم کرد بەناو تەرحی عەداڵەتە ئیجتیماعی کۆمەکمیان کرد لە لەحاظە هەزینۆ ئێمە دانیش ئامۆزەکانمان هاوردەوە ئاشتیانمان داوە لە تەک مەدرسە تەک خانوادەکانە قسەمان کرد خانوادەکانم ئیقنا کرد بەوەی کە مناڵەکانمان بێنەوە ناو مەدرسە دلیلم پرسیلیان کە بزانم بە بۆن چۆ کەنیشکەکانم تەرکە تەحسیڵیان کردیا خۆ هەرکە دەلایل خاصی بوو کە من ترسی یەکی لە ترسکەرە کە هەمیشە ها لە دڵما ئەوەسە کە مناڵەکانم بخصوص کەنیشکەکانم تەرکە تەحسیڵکەن و لە سنی خوارە و بەسڵا مەجبور بن کە بیان دەنەشوو کە هەر ئەمەیە کە وەختێکان کودەک هەمسەریمان لێرە بەسڵا لەناو خانوادەکانە جێبکەفێ مطمئنن دوای مدەتێکەوە کە ئەم مناڵە هیچ ئاگاهی و شناختێکی لە زندگی مشتەرەکەوە نییە مطمئنن دوای 4 مانگ و کاریان بە تەلاقی کێشکرد من هەر بەم سوورەتە قەدەم بە قەدەم کارەکانم چوە بەرەوە کە بەعدەنێش توانیمان ئەلحەمیلا سازمانە فەنی حرفەیی لە ڕابەتە لە تەک بە ئیسڵا دان مەدرەکەکانە کۆمەکمانیان کرد چونکە ئەمە خۆی بوو بە ئەنگیزەیەک بۆ خانمەکان کە مەدرک بگرن لە شاخە هۆنەری یەگەری کە یاکەتە ئێمە خەریکین ئامۆزشای زۆر باشە ئەو شتێکە لای من گرنگاوەیە کە بزانم کەسێکی بێت کارێکی خێرخوازی ئەنجامبات ئەتوانێت لە زۆرێک لە ڕەوشەکان بڕوات یەک ئالەمەشتی تر هەیە کە وەکو خێرخوازێ بتوانێت ئەنجامی بە چۆن بوو کە ویستت قاڵبی کارە خێرخوازیەکانی تۆ لە دانانی موەسسەیەکی ئاواهی بێ وتم لە خەمەتانە کە من با تۆجبەوەی کە ئاتابە ئائیسە حدودە شاید بژم 23 ساڵ 22 ساڵ 23 ساڵە هەمناو ئەم مردمە شناختم لە تواناییگەر ئەم خانمگەرە بوو لە منتەقە منتەقەی نەناڵی جۆرێکە کە لە فرە شۆنگەرەوە مردمی تێ هاتکە یعنی قومی هۆرامانیمان هاتیە هۆرامیمان هاتیە قومی لێلاقمان هاتیە قومگەرێ مختلف هاتکنە ئێرە هەر کام لەم قومە محتەرەم گەرمانە خۆیان ئەسەن توانایی خاصیان نسبەت بە کاری هۆنەریان هەست ئالان ئێمە خانمێک لێرە ئامۆزشێ سوجا بۆ ئێمە شاید بێنم حدودەن خۆیان 15 ساڵە لە ناو کاری سوجا کارەکەن یعنی قسەیان هەست بەوتن بهترین نەخشەگەر ئامۆزشان ئێمە هاتین هەر لە خودی خانمەکان لە خودی دایک دانیش ئامۆزەکانم ئیسفادەم کرد هاتم لە توانایی خانمەکان ئەوە نی ئەسڵ من مرەبیم لە دەرەوە نەهاوردگە یعنی لە هیچ شوێنێکەوە نە لە ئامۆزشگایەک خارجەوە لە هیچ شوێنێکەوە من مرەبیم نەهاوردگە ئالان مرەبی خەیاتیەکەمان حدودەن لە ساڵنەوە لێرە خەریکە فعالیت ئەکا یعنی ساڵنەوە تا 96 لە دڵ مەدرسە کاری ئەکرد یعنی ئەهات مرەبی ئامۆزشی خەیاتی بە دایک دانیش ئامۆزەکانمانی ئەدا من شاید بژم ئستارتە ئەو کارە هەر ئەو زۆقە کە کەفتە دڵیشم کەفتە سەرم کە ئەم کارە ئەنجام بم لە ساڵێ 90 تا 96 ئێمە لە تەرحی ئامۆزشی خانوادەی کە هەسمان لە ناو مەدارسە هاتین بە جێگەی ئامۆزشگەری تئۆری ئامۆزشگەر عەمەڵیم دانیا بۆ دایکەکان کە دایکەکان خۆیان تەوانمەندەوە بنەوە لە قسمەتە خەیاتیە من شروع بەکارم کرد هەر ئەو کارە کە وەختێکیش بازنشست بووم زانیم کە ئەگەر بێم ئەم کارە تەوسعە بم ڕۆنەقی بم فرە ئەتوانم دەست فرێک لە خانمەکان بگرم بەدڵنیایە زۆر باشە ئاماژەتان پێیاوە بەس ئەمەوێت کە دیسان بیڵێنەوە تاکوونی پرسیاری ترتان ئاراستەکەم چ بە شایەک
لێرە بەرگوزارە بچ بە شایك لێرە ئامۆزیشە درێستە لە چکۆلترین بەشتانە تا بەشەکانی ترک و خەیاتی و ئامۆزش خانەواتان تا بەشانێک کە لێرە ئامۆزیشە درێ بۆمان باس بکەن. ئێمە لە ئەسڵا ئالان تێتە خەمەتیشتان بە ئەسڵا کاکە ئەحمەدمان ئاغای فەتحیزادە مەرەبی قورئانمان لێرە هات لە شاید بژم حدود 10 ساڵ لەمەوە بەرەوە کلاس قورئانێکی دانیا کلاس قورئانەکەی بە 10 نەفەرەوە 12 نەفەرەوە شروع کرد خۆشبەختانە بە شانازی و ئێژم کە ئالان 670 نەفەر نۆ ئاموزی قورئانمان هەست کە ئەمە ئەسەن لە منتەقەی غەربای ئەمە قسەی ئەوڵەکەین ولی خۆب ئەم مناڵگەرە چۆن جەزبی قورئان بوون چونکی واقعاً ئایسە ئالەم موقعیەتە ئالەم بوعدی زمانیە فرێک لە جوانەکانمان فرێک لە مناڵەکانمان ئەسن جەزبی مزگت ناون بەتەرەف مزگتە ناچن ولی ئاغای فەتحیزادە هات لە حوربەی وەرزش ئیستیفادەی کرد وەرزشی بە ئیسڵا تەلفیقدا لە چەک کارێ ئاموزشی قورئانە کە بە مناڵەکان بە حاڵەتی ئەنگیزەیەکی بە ئیسڵا بۆ مناڵەکان ئیجاد کرد کە کەم کەم هەر ئەم وەرزشی فوتباڵ و وەرزشگەرێکی تری هاوە لە ناودڵ کارەکە و ناودڵ ئاموزشەکە توانی کە ئەم کارمانە ڕۆنەق بین یانە کارێ بە ئیسڵا ئاموزشی مناڵەکانمان ڕۆنەق بین لە کنارە ئاموزشی قورئانە خۆ بزانیمان خانمەکان فرێک سوعالگەریان هەست ئاموزشی بە ئیسڵا یەکسری مەسایلگەر خانەوادگیان بوو کلاسگەرە مشاوەری خانەوادگیمان لێرە هەست هەرچی مانگە دای ئەنین کلاسگەرە خوداگاهیمان هەست لێرە بۆ خانمەکان دای ئەنین کلاسگەرە ئاموزشی قبل از ازدواج و بعد از ازدواجمان هەست کە هەر ئیستفادەکەین لە مشاوەرگەرە خەیر تێنە ئێرە بدون دەریافتی هیچ گونە هەزینەیەک خانمەکان لە کلاسەکان ئیستفادەکەن حتا لێرە بۆیان سەختە ئیسە شاید ئێمە بین بوعدی مەسافەتەکەی لە نەزەرا بگرین هەم لە حازی بوعدی مەسافەتیە و هاتن چون بۆ ناوشایان سەختە هەم شاید لە حازی هەزینەیشە بۆیان واقعاً سەخت بوو کە ئەگەر مشکڵێکیانت بەخاترەوەی کە ڕجوع کەن بە مشاوەرە بڕنە ناو شار و هەم ئەوەی کرد واقعاً لێریشا شای مقدارە جێ نەکەوت و فکریانە کردو ئەگەر کەسێک بڕێتە مشاوەرە حتمما مشکڵی ڕۆحی ڕەوانی ئەنچنانێکی هەست ئێمە کەم کەم توانیمان ئەم مشکڵە لە ناو مەتمەکە حلکەین و خۆشبەختانە لێرە فرەخاس استقباڵیان کردن بۆ کلاسەکانمان لە ئەم کلاسگەرە مشاوەرەی کۆنکورمانست بۆ جوانەکانمان ئێمە بازم ئێژم بە افتخار و قسەلیەوەکەم کە ئیمساڵ ئێمە 2 نەفەر ڕتبە پزیشکیمان هاورگا یانە 524 بووگە لێرە ڕتبەی ڕشتەی تەجروبی بهترین ڕتبەیان هاورگا کە لە کنار ئەوەیشە مناڵەکانمان توانی گیانە واقعاً جیا لە ئەوان لە ڕشتەگەری تریشە بازم ڕتبەگەری خاص کەسب کرد ئەمە کلاسگەرە بە ئیسڵا ئاموزشیمان بوو کلاسگەری حرفە ئاموزش بوتم لە خەمەتانە ئێمە بە ئەوڵ دەحفە لە خەیاتی و شڕۆمان کرد بە شۆڕ خەیاتیە خۆ بزانین بازم توانایی خانمەکانم کە بە ئیسڵا نیازسەنجیکم کرد زانیم کە خانمەکان لێرە واقعاً پیان خۆش بوو کە ئاموزشی کلاشیش دابنم و هەر لە خودی بازم خانمەکان ئیستفادەم کرد ئاموزش کلاشمان دانیا حدوداً 68 نەفەر تا 70 نەفەر ئێمە ئاموزش کلاشمان بووگە هاتکن کلاش فێر بوون ئایسە خۆیان بخۆیان خەریکن کارەکەن یعنی من ئاموزشیانم داگە ئیتر دامنیاگە بە اختیار خۆیان حەزیان کە تێن و لەم مەرکەزا کارەکەن حەزیشیان نەکرد بە عنوان شغڵی خانگی لە ماڵە خۆیان کارەکەن جیان لەم ئاموزشی کلاش بە شۆن ئەوە ئاموزشی فەرش بان گۆزەمان هەست کە ئەمیشە شاید بژیم یەکی لە هۆنەرگەرێکمانە شاخص کە لە کوردستانە کەمتر ئاموزشکایك ئەم کارە ئەنجامە بخصوص ئاموزشکایکە هیچ حمایەتێکیشی لێ ناکردێ ئێمە هەرچی ئەم کارگەرە وتم کلەن بە توانایی بە قۆڵ ئێژێ ئەفرادی خەیر و خۆبار ئەم کارمانە ئەنجام داگە فەرشی بانگۆزەمان هەست بە شۆن کە بە فەرشە حەجمی بە ئیسڵام مەشهورە لە کنار ئەمە ئاموزشی پرشنگمان هەست هۆنەرە پرشنگ کارکردن لەبان بەیسگەری سۆفاڵیۆ هەست بە معنی تەلالۆی نورە پرشنگ خۆمان کەلمەیەکە کوردی پرشەی نورە لە قەتعگەر مەخمەڵ و کریستاڵی ئیستفادەکەین طبق ئوسوڵ ئاموزشێکە ئەدرگێ بە شۆنەوە کە باز ئەمێشەیەکی لە کارگەر شاخصمانە حدوداً 10 نەفەر تا 15 نەفەر لە خانمەکانمان بووگە کەسب دەرامەت بۆ یانیانە منبع دەرامەتێکە بۆ خانمەکانمان. هەروەکەستا ئەیبینن ئەم کڵاوجوانی کە لەسەر منە کاریەکێ لە خاتونە دەسرەنگینەکانە لێرە کە لە بواری دروستکردنی ئەم ئەکسسۆری جوانە کوردەواریانە مەشغوڵ بەکارە منیش بۆی کە ئەم بوارە جوانە و ئەم دەسرەنگینیەک زیاتر بێوە نیشان بم بەسەرم کردو و مێدوارم کە کارەکانیتان بەدڵ بێت و جێرەزامەندی ئێوە بێت لەم بەشە زیاتر قسەی لەسەرەکەین لەگەڵ خانم محەممەدی کۆمەڵە پرسیاری تایبەتی تری ئاراستاکەم
خام محەممەدێمێ سەبارەت بۆ بزانین کە سەرەتای دەستپێکی کامێک لە زەمینە هونەریەکانتانە بۆ ڕێکخستنی دەستپێکردنی کاملێک لە کارەکە بوو زەحمەتی زیاتر بوو تاوکو کۆمەڵە خانمێکی بۆ جەم بکەیتەوە کەسێک وەکو سەرپەرشتیاری ئەو بەشەدا بنیت و مشغول بەکاری بن لەو بوارەیە. لە خەمەتانە عەرز کەم شروع هەر کارێ مطمئناً یەکسری سەختیگەر خاص خۆی هەست. من بعد از ئەوەی کە بەئیسڵان بازنشست بووم و حدوداً شاید بێم یەک مانگ من لە بازنشستێکم ئیسفادە کرد و بلا فاصلە هاتوەنەوە ئەم مەردمە چونکی من واقعاً خۆم بەم ئەم مەردمە ئەزانم حدود وتم 22 ساڵ 23 ساڵە ها من ناویانە هەر خۆم بە بچکەم مەردمە ئەزانم. شروع کارمان وتم لە خەمەتانە کە بە خەیاتیەوە شروع بوو با تەوەجە بەوەیە کە لە ئیبتیدای کارەکە شاید بێژم مقدارێک تەجربەی کاریم نۆ لە زەمینە خب من کارم بە ئیسڵام مدیریەتی ئامۆزشی بوو لەو دوای یەک دەفە هاتمە ناو کارێ بە ئیسڵام حرفە ئامۆزی مقدارێک بۆم سەخت بوو شاید سەختیەکەمان لۆ لە حازە بوو کە ئیسڵام ڕسانیەکانم بۆ سەخت بوو بە ئیسڵام ئەوەی کە فراخانم بە چه سوورەتە بدایێت وەلێن لە کناریە خۆشبەختانە ئیستقبال خانمەکان ئەو نەبووم جار لەبوو ئەو خانمەکانیش حەزیانەکرد لە کنار مابوون مە دڵسۆزی خانمەکان واقعاً بوو بایسەوەی کە ئەسڵان ئەو سەختیگەرە من حس نەکەم یعنی ئالان ئێوە ئەو سوالتانە فەرموو باوەڕکەن فکرمە کردەوە کە بێژم کامدان لە کارەکان سەخت بوو واقعاً سەختیکم بۆ سوورەتە حس نەکرد بە چه دلیل بۆ دلیلێک کە خانمەکانیش بەدڵ لە کنار مابووگن یعنی واقعاً هاودڵێک دوو تەرەفە لە کنارمانە بە یەکەوە بووگین هەم بەسڵان لە تەرەف خانمەکانەوە هەم لە تەرەف خۆمەوە کە من حەزم کردگە ئەو شتێکی یاکەتە خانمەکان گەرەکیان بووگە ئامادەیکەم بیتێرم لە اختیاریانە دای بنم و ئەو چیشە کە من گەرەکەم بووگە لە خانمەکان مطمئنم کە ئەوانیش بە گیان و دڵ کارەکەیان بۆم ئەنجام داگە ئێمە شاید بێژم مقدارێک لە قاڵیەکە سەخت بوو بۆ ئەویش دلیلی کە ئەوە بوو کە ڕێخستن بە ئیسڵا کارگای قاڵیەکەەوە نوعی ئەوەی کە شناختم نەوە لە نوعی بافتە بە ئیسڵا قاڵی ئەم منتەقە نەقشەی ئیسڵام منتەقەیەکی خۆمان و بافت و نەخەکە مەجبور بووم کە شاید حدوداً یەک دوو مانگی من پەیگیری بووم بەئیسڵا جوێیەک فرم کرد لەم لاولەولا حتا وا بوو کە بوو نەخشە چوومە بیجار لە بیجارڕ نەخشەم هاور لە کنارێ نەخشەگەر بیجاری نەخشەگەر کورسان خۆشمان ئیسفادەمان کردگە بازم ئەژمۆ لە خەمەتانە کە خۆشبەختانە هاودڵی خانمەکان ئەوەیە ئەو نوع سەختیە بۆ من کەمڕەنەوە کردەوە. زۆر باشە. پێشوازیکردن لە کامێک لە بەشەکان خانمەکان زیاتر پێشوازی ئیستقباڵیان لێکرد یانی هایستا لە کامێک لە بەشکارەکانتان هەیە کە خانمێکی زۆر زیاتر لە بەشەکانی تر مشغوڵ بەکارن. فرەتر لە سوجا شاید بێژم خانمەکانمان فرەتر خەریکردن کارەکەن و هەروواکە کڵاش چونکە وتم ئەم منتەقە عدێک لە بەسڵە خانەوادەکان کە لە تەرەف مەریوان و هاتکن ئەم منتەقە لێرا خەریکن زندگیەکەن قبل از ئەوەی کە ئەسن ئەم کارگا دارنگی خۆیان واقعاً ئامۆزشکەرە شاید بیم هەر دوواران مناڵی خۆیان هەست کرد لەبان کڵاشە و ئێمە کە وەختی ئامۆزشێکی دامانیان شاید بیم فرێک لە خانمەکان سم خۆیان ئەیان زانی لە کار کڵاش فێر بوون شاید بیم بەخاتن مەدرێکیش فرەتر ئەهاتن کە لێرا شرکەتیانە کرد ئێمە کار سوجامان کە فرەخات چووگە بەرەو ئەلحەمیلا کار کڵاشمان هەر بۆ سوورەتە خەیاتیشمان هەروە ئالان وتم لە خەمەتانە ئێمە لە ساڵی 96 تا ئالان با تەوەجە بە لیستێکە هەستمان حدوداً 240 نەفەر ئێمە ئامۆزش خەیاتیمانداگە قبل از ئەوەیشە لە دڵم مەدرسەکە لە خەمەتانە عەرزم کرد لە ساڵی 90 تا ساڵی 95 شاید 400 تا 450 نەفەر لەناو دڵی مەدرسە من ئامۆزش خەیاتیم داگە یعنی ئەوە گەنێکی بە تۆری غێر مستەقیم ئێمە ئالێرە 650 نەفەر تا 700 نەفەر فقط ئامۆزش خەیاتیم بووە لە کنار ئەوەیشە ئامۆزش سوجاکەمان فرە بڵدۆ بوو لەناو مەردما فرە پیان خۆش بوو فرە حەزیانە کرد وەختێکان کارەکانیان دووسێکاران حاجی خانمی کا بەلامانە شاید بێژم لە نەزەر سنی و لە گشتمان بە سڵاو سنی بانترە ئەسەن هەر گۆرەی گلایکمانە گۆرەی گشتمانە ئەم خانمە هاتە ئێرە ئەسن نێزانی نەخ بگرێتە دەسەوە هەر نێزانی ئەسن سوجا چۆنەوە لە ئەو نە ئەلاقەی بوو یوێت ئەلاقەی مناڵیمە هەر نە مناڵی و حەزم کردگە کە کار سوجا ئەنجام بم خۆشبەختانە ئالان ماشەڵڵا خۆی خەریکە ئامۆزش ئات حاجی خانم ئالان هەم خەریکە ئامۆزشە و هەم خەریکە کار بۆ بە ئیسڵا ئێمە بە پوڵ خەریکین بە کارمان بۆ ئەنجامە بە متراژ خەریکە بۆمان کار ئەنجامە هەستمان شاید بێژم لە سنێ 10 ساڵگیۆ ئێمە ئالێرا لە قسمەتی سوجا خەریکە کارەکە تا سنێ 65 ساڵگیشمان هەست
ئەمەوێت کەس سەبارەت بە هونەری سوجا کە هونەرێکە لەوانێ بۆ کۆمەڵە گەنجێگەسی وەکو منیان هاوتەمەنەکانی من نامۆ بێت و زۆر ئاشناییمان پێی نەبێت سەبارەت بە حرفەکەی تۆزە گفتوگۆمان بۆ بکەیت. ئێمە لەم مەرکەزە با تۆجەبەوەی کە هەر کام لە حرفەکانمان مۆرەبی تەوانامان هەز خەریکن ئاموزشان پێم خۆش ئەگەر ئیجازە بن لە خودە مۆرەبیەکە ئیسفادە دەکەین زەحمەت بین بە خانم عەلی ڕەمایی تەشریف بێن ئێرە سوالەکەتان جواباتەوە. زۆر باشە. هاتوینگان سڵاو لەبێ تەندروستیتان باشە؟ خۆش بێ قەزاتم سەلامەت. زۆر باشە. ئەمەیە کە سەبارەت بە حرفەی سوجا کە جۆرە هونەرێکە بە چۆناهی ئەنجامەدرێ تۆزێک گفتوگۆت لەسەری بێت و بە کورتی بۆمان باس بکەی. بەسەر چاو سجا شتێکە نازانم چۆن تعریفی لێەوە بکەم واقعیان هەر کەسێک علاقی بێت و هەر کەسێک بتوانێت کارێکی تەکا بکە ناتانێت دەستی لێ بکێشێ هات لە هۆنەرەکە فێر بوو حەزەکە و پێی خۆشە هەمیشە دانیشێت لە پاو کارەکەی چون کارێک نییە کارێت تکراری بێت نەخشەکانی نەخشەی نوعمان هەست هەر نەخشەیەکی هەر کارێکی هەر جۆرێکی ڕواڵێکی هەست بۆ خۆی هەر کەسێکی شتێتە ئێرش کورد بۆ خۆیتر حەزەکات و علاقی هەست بە کارەکەی. زۆر باشە کەواتە هونەرێکە لە ڕووی نەخشەوە پێکەچێت لە ڕووی نەخشەوە پێکەچێ بەڵێ زۆر باشە دەست خۆش بە زۆر زۆر سەلامەتی بە قوربان و خۆشویەخوا خەسەنەوە. زۆر باشە پێم خۆش بکرد ئاماژەیەکی بچووکی پێ بکەنە نێو بەرنامەکە چونکە چەند جار ئاماژەتان پێداوتان هونەرێک کە ئێستا لەنێ ئامۆژگاکەی من زۆر بەکارە بدرێ خاڵمەکان زۆر پێشوازی لێکن حەزم کرد ئاماژەیەکی بچووک بۆی کە زیاتر ئاشناکەن بە بینەرەکانمان گفتوگۆمان لەسەری هەبێ. ئەم شوێنەی کە ئێوە ئێستا مەشغوڵ بە کارن تێدایە هەر بەشێک کە لە بەشی ئامۆزشیەکەیتی بەشی هونەریەکەی چۆنایی بۆ هەر بەشی ئەم خانمانەت کۆ کردەوە ئایا ئەوان هاتن سەرەتا داوایان لێ کردی وتیانەمانە لەگەڵت کار بکەین یان خودم بەشانە سەرەتا دانا و کۆمەڵە کەس کۆمەڵە لە خانمەکان کە زانی توانایان هەیە لەم حرفەیە ئێستا دادناوە مەشغوڵ بەکارن. با تۆجە بەوەی کە وتم لە خەمەتانە کە من حدودەن ئالان 24 ساڵەها منەوە ئەم مردمە ئەغڵب مردمەکە ئەشناسم ئەغڵب مردمەکە من ئەشناسن یعنی ئەوە یەکی بێگانە بوویەتی نسبەت بە یەکترین وەک بعض شۆنگەر نییە کە من ئامۆزشکایەکم لێ داوێ بە هەدەفیشم دەرامەتزایی کە سرف بەسڵی گیفان خۆم بووێ خۆشبەختانە با تۆجە بەوەی کە شناختی دوو تەرەفەمان نسبەت بە یەکترین بووگە لە تەک مردمەکە ئەمیان شناسی حتا وتم من یەک مانگ لە شاید یەک مانگ لە ناو لەنەڵا غایە بووم بە عنوانەوەی کە گەرەکەم بۆ لە بازن شەستیەکەم ئیسفادەکەم هەر بەشۆن ئەو یەک مانگە کە هاتمەوە لێرە ماڵم گردەکراها ئامۆزشکایەکەم بەسڵ ئامۆزشکاکەم تەسیس کرد خودم مردمەکە ئەهاتن بۆ لام شاید بێم حاڵەتە سەردان ئەهاتن بۆ لام وەختی ئەیاندی کە ئەم دەحفە ئیتر کاروبارم فەرقەکە بە نسبەتە مدیریەتە مەدرسە زمانێک من لە مەدرسا بوو مدیریەتە مەدرسەم بە ئیسلام مدیریەت مناڵەکانم بوو افتخارەکەم و ئایسیشە بەدڵ بە تاسێت تووە مناڵەکان من وەێ ئەم مەکانمە ببوون ئەوە دانیاگە کە مناڵەکانیشم تێن سرم ئان حتا فرێک لە خانمەکان کە لێرا کارەکەن زمانی شاگرد خۆم بووگن دانیشتوانێت خۆم بووگن ئەوەسە کە ئیتر بەعدەن توانێکمانە هەرم لە فەزای مەجازی بە ئسڵا گروهێکمان تشکیل داگە لە ناو هەر خودە لەنەڵا ئسڵا کاروبارێکە فراخان ئاین لە ناو گروها ئەسڵا ڕسانی ئەکەین بۆ ئامۆزشەکانمان خانمەکان هاتکرد و جیا لە کارە ئامۆزشەکە ئێمە چونکە ئەم قسمەتە وتم لە خەمەتانە بازم کە ئێمە با تۆجە بەوەی کە مؤسسەی خەیریەکیشمان هەست فرێک لە خانەواتەکان تێن سەرمان ئان ئیسە بەبوون هەر مشکڵ و نیازێکە هەسیان تێن لێرە سەران سواليان ئەکەین پێیجۆر ئەوم کە بزانم کە نیش گۆرەیان هەزیا خودە خانمەکە ئایا علاقەی هەست بەوەی کە بێت لێرا کارکە وەختی کارەکان ئەبینێ ئەسن پێی خۆشە بە جێگەیەوەی کە بێت لێرا دەرخواستە نیازە ماڵی بکە بێت لێرا ئاموزش بوینێت وەختی هەرەوەی کە ئاموزش ئەبینێ و ئێمەش دڵیان خۆشەکەین بەوەی کە دوای ئاموزش ئەگەر حەزت کرد لێرا کار بکەی ئێرە ئەوێتە منبع دەرامەدی بۆتان استقباڵی فرەخاسیان کردگە هەر ئەمە بووگە باعث ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ ئەلحەمدولیلا شکر بخوا ئێمە تعداد ئەفرادمان لێرا فرەترە بێتەوە. زۆر باشە سەبارەت بە بشی ئاموزش خانەوادە ئەمێ قسەمان لەسەری هەبێ هەروەکە زانین بە حکمی دنیای تۆرە کۆمەڵایەتیەکان وەیستەکە لە سەدەیەکە ئەژین زۆرینەی خەڵک بیر و باوەڕ و شێوازی فکرکردنی زۆر گۆڕاوە یا دنیای تۆرە کۆمەڵایەتی کە ئێستا بەهرەی لێ ئەگرن زۆر بەلای کلاس بەشداری لە کلاسەکانی ئاموزش خانەوادە ناچن چون کەسەکەن خۆیان بە تەواتی لە هەرچی بوارە شارزان و پێویستی ناکات لەو کلاسانە بەشداریکەن هەنێ ئاموزشگای ئێوە لە خەڵکەکانی ئەمدی خەڵکەکانی دۆروبەری ئەمانتیقی کە ئێوە لێرە مەشغوڵ بەکارن پێشوازی خەڵک لە کلاسەکانی ئاموزش خانەوادەتان چۆنە؟ ئێمە هەروە کە ئەزانن
ئینسان تا کەتێ تینگی نەوێ ناچێت بە تەلەفۆنەکە لیوانی ئاو بەرزۆ کاتۆ بیخوا پس مطمئنن لێرە خانمەکان خانەوادەکانمان بەخصوص وەختێکان ئیحساس نیاز دەکەن بەوەی کە لازمە کلاسەکانمان بەرگوزار بێت لە ڕابطە لە تەک تەحکیمی خانەوادە و ئەمەیشە هەڵەگەڕێتەوە بەوەی کە شاید تەئسیری مثبتێکە یاکت لە تەیە 18 ساڵ مدیریەتەکە لە ناو مەدرسا بوومە کلاسگەرە ئامۆزشە خانەوادەمان بەرگوزارەکە و ئەلان شاید بژم ئەو ئاغای مشاوریشە کە تەشریف تێرێتە ئێرە دقیقاً ئەوانش حدود 20 ساڵە تێنە ناو ئەم مردم شناختیان هەن بە توانایی بە ئیسڵا مشاورەکەمان هەست ئەوان تێنە ئێرە فرێک مشکلاتێکە بۆ خانەوادەکان پێشتێ بە مەحسەمە یا تێنێرە سوالەکەن کەی کلاس مشاورەمان هەست یا ئەمێکە زەنگمان بۆ ئەدرگێ سوالمان بۆ پێشاتکە مشکلمان بۆ پێشاتکە بۆ کەنیشکە مشکل پێشاتکە بۆ کوڕم مشکل پێشاتکە مشاورەکەمان ئاغی مشاور کەی تەشریف تێ بۆ تێرە بۆ ئێرە کەی کلاسانێ خۆشبەختانە بە شانازی و ئێژن لە خەمەتانە کە واقعاً خانەوادەکان استقباڵی فرەخاسی لێکن یعنی وەختگەرێک لێرە ئێمە کلاس ئامۆزش خانەوادە دانین باوەڕ بفەرمونون کە حدودەن حتا ئێمە دۆرانی کۆرۆنا مەجبور بووین کلاسەکانمان مدەتی تەحتیڵ بوو خۆیان ئەهاتنیانە لە حەوشە لە ناو حەوشە سەنگڵیمان بۆ بچنێ کلاسەکان تەحتیڵ مەکەن ئێمە حدودەن ئەگەر تەگەیگەرەکمان بە کلاسێک بۆ 20 تا 25 نەفەر دابنین 100% 50 تا 55 نەفەر تا 60 نەفەر لێرە کلاس حزور پیاکەن کە مەجبور ئەوین کە بیکەنە دوو قسمەتەوە یعنی دوو دانە کلاس 30 نەفەری دابنین بۆ خانەوادەکان حتا ئالان خۆیان پیشنەهادیان داگە کە بە شەویشە ئێمە کلاسەکان بە زمانەکەی بۆ لەنزل زمانی و تەغیری بین بە شەوا دابنین کە هەم ئاغەکان لە کلاسەکانە شرکتکەن هەم خانمەکان چونکە خۆتان زانین کلاسگەرە ئامۆزش خانەوادە بەحسگەرێکە ئەنجام ئەدرگێ بەحسگەرێکە یاکەتێ نەکلاسە پێشتێت فرەتر بە خانەوادە بە ژنوشی و ڕەبتی هەست ئەوەسە کە فرێ وەختی کلاس بەحسەکان ئەداما دەرگێ خانمەکان خۆیان ئێژن کە ئێمە ئەمە تاڵب گەرمانەش نەفکە ئەی کاشکای هاوسەرەکەشمان لە بەندەستمانە بووە ئەویش بیزانیای بەم بەحسگەرە ئەوەسە کە ئیشڵا قەرارە لە ئایندێشە بە شەوا کلاسەکانیشمان بۆی نەبێت. خاتم محەممەدی لێرەوە کە ئەزانی سەرەتا بەرنامە ئاماژەتان پێەیە کارگەی بەرگدوینەکە یەکەم فعالیەتان بوو کە لێرە دەستان پێ کرد پێشتر و حالیان چەند خانم مەشغوڵ بەکارن. هەروە کەوتم لە خەمەتانە ئەوڵین حرفێ ئامۆزشی کە لێرە ئێمە دامانیا حرفێ خەیاتی بوو کە بە شاید بێژم بە 15 نەفەرۆ شروعمان کرد هەر دۆرێکمان ئێمە 280 ساعت توولەوە یعنی دقیقاً ئستانداردێ فەنی حرفەی ئەوەی نەڕێگە و 280 ساعت ئامۆزشمان بێ هەتا گاهەن پێشاتکە مەرەبیەکەمان ئەو نەتەوانە و دڵسۆزە بە شۆن ئەوەی کە دۆری ساعتەکەی تواوی وەک حاڵەتی هەر جبرانێ بە قۆڵێژە مشکلاتێکە هەستیان خانمەکان ئەگەر ئشکاڵێکیان بێت کلاسیان بۆدا ئەنێتەوە تا ئامادەیانەکە بۆ ئیمتحانگەرە کەتبی و ئیمتحانگەرە ئەمەڵی کە لە تەرەفێ سازمانە فەنی حرفەیی و ئەگیرگێ. لە حاڵ حازرا ئێمە هەر 280 ساعت شاید بێژم دوو مانگ و نیم توو لە کێشێ تا 3 مانگا هەند باسی مۆقع بۆ بەتۆجە بە کلاسگەرێک تریش کە دای ئەنین کە ئامادەیەون بۆ ئیمتحان تا 3 مانگ توو لە کێشێ هەر دۆرێکمان شاید بێژم 3 مانگ نەست ئێمە لە ساڵەوە شەشەوە تا بە ئایسە 240 نەفەرمان ئامۆزش داگە. خانمەکان ئامۆزش ئەبینن مەدرک ئەگرن حەزیان کردێنەوە بۆ ئێرە وتکمانە پێشیان کە ئێرە کارگایەکمان ئێمە بە 5 دانە چرخۆ 1 دانە سەردۆزە و ئامادە کردگە لە حەدی تەوان خۆمانە وتکمانە ها لە اختیار خانمەکانە خانمگەرێک یاکەتێ حەزەکەن خەیاتی ئەدامە بن واقعا ناتوانن چرخیانێ لە ماڵا بێن نێرە ئستفادەکەن کە هەروایشە سەعادانێمە لە شیفت سبحە 5 نەفەر کارەکە لە شیفت بەعدە زۆرە لە پشتە ئەم مێزگەرە و 5 نەفەر کارەکە تیکە دۆزی ئەنجامان تیکە دۆزیان بۆ تیرین ئالان لە حاڵ خەریکە دوختە سوخمەن ئێمە هەر سوخمێک کە دروستەکردی باتەوەجە بە قەرارێکە لە دەرەوە بەستگمانە لە تەگ ئەو ئاغەگەرەکە ئێتیرین بۆ یان تیکە دۆزیان بۆ تیرین هەزینە ئەدرکی بە خانمەکان ئەڵبەتە چونکە هەزینەکەی مقدارێک کەمە واقعاً کەم حەساوە کردگەی باتەوەجە بە زەحمەتێکیش هەست لە دروستکردن سوخمەکە من خۆم تەقەبەڵم کردگە کە نەخەکەی خۆم تەهیەکەم حتا خانمەکان خۆیان ئەزان چونکە ئێرە مەرکەزێک خەیرێت وتیانە کە هەزینەی بەرقەکە
خۆمان کە من قبولم نەکردیان هەم هەزینەی بەرقە هەزینەی تعمیرات چرخە هەزینەی تەهیە نەخە ئەمانە کولەن خۆمان تەهیەیەکەین لە طریقە کارگا و بەسڵ لە طریقە فرۆشی بعضی لە وەسایلەکانەوە شنێک من بێژم لە گیفانە شخصی خۆم استفادەکەم نە لە فرۆشی ئەم تۆلیداتە کە هەستمان و چاوتان پێکەف لێرە ئێمە دەرسێکی هەر بۆ هەزینەکرد ئامۆزیشکا دایێنێ بۆیان استفادەکەین خانمەکان لێرە واقعاً بە اشتیاقوتێن بۆ کار ئەنجامی دوختی بە ئیسڵاتی کە دۆزی هەرچەند کە من یەکی خۆم فرە بهم سەختە ئەسفەندە ئیمساڵا کە بە ئیسڵا یەک دووتی کەمان هاوەر بۆ خانمەکان بە ئیسڵا دوو نۆلیباسمان هاوەر کە دروستیکەن وەختی تواشامەکە واقعاً فرەکەمیان ئەدا بە خانمەکان ئەوە بکتێکیانە قسەم کرد کە ئەسن کارەکە بە ئیسڵا فعلا لە حاڵ حازرا ئەنجام نەدرگێت چونکی واقعاً وەختی مشخص بوو لە تەی یەک مانگ لە دوای یەک مانگ هەرکام لە خانمەکان 140 من فۆلیان پێ ئەدریا کە واقعاً ناچیز بوو سب فەقیرگەر ئەهاتنە ئێرە حتا مقداری نەهاری شانتە خۆیان ئاهاو لێران نەهاریان نەخوات سعات نۆ شرۆ بەکاریان نەکرد هەتا کە تێ چوار ئێوارە وەختی لە ئاخر مشخص بوو 140 من ئەدرگێ پیان من گەرەکەم بوو کە واقعاً کارەکە ئیتر ئەدامە نام وەلێ قسەی دانێ لە خانمەکان واقعاً بۆم سەخت و ئەوە بوو بایسەوەی کە فرەتە تەقالابم کە فرەتە بتانم بەسڵا کاری خاسریان بۆ دەسوپاکەم و کاری خاسر کە پوڵی خاسری تیابێ بۆیان دایان لە خانمەکان هەڵگەڕیاوەتی خان محەممەدی خۆتان چونکی حقوق ئەگرێن شاید خەورتان لە ئێمە گەرنەوێ ولی هەر ئەو 140 منە کە ئێمە گردگمانە فرێک دەردگەرمان دەوا کردێ ولی واقعاً ئالەم ڕۆزگارە بە 140 من چ دەردێک دەوا کردێ زڵنیاییەوە هەرێک ئاماژێت پێداوتێت لێرە سەرەتا کلاسمانیەکە مڕەبیەکان ئامۆزشیان بۆ کەسانێک کە حەزیان لە بواری بەرگدورینە لێرە مڕەبیەکان هەر ئەو کەسانن کە پێشتر شاگردی خۆتان بوونێر ئامۆزش ئێن بە فێرخوازەکانتان لێرە ئێمە ئەم خانمێک کرد لێرە مڕەبیە خەیاتەکە منزورتانە مڕەبی خەیاتەکەمان خانمێ مرادی واقعاً شاید بێژم خانمێکە کە لە ساڵنەوەها لە کنار منە خەریکە ئامۆزش خەیاتی نەوە تا 96 ئەخواتە ناودڵ مەدرسە کە من هەر ئامۆزش خەیاتیمان کامەڵن بە سوورەت ڕایەکان دانیا بوو دایک دانیش ئامۆزەکان لە دڵ ئامۆزش خانەوادا خانمەکان خۆشبەختانە وەختێکان خەیاتی فێرەوەن ئاتی شاید ئەغڵبێ خەیاتگەرێکە لە ناو نێنەڵا دوکانیان دانیاگە خەریکن کارەکەن کەسگەرێکن کە لەلای خۆمانەوە ئامۆزشیان دیگە زۆر باشە چەندانە مڕەبیتان هەیە لێرە ئێمە مڕەبی خەیاتی یەک نەفەرمان هەست زۆر باشە هەروەی کە سەرەتا باسی لێکرد خۆشم لە بواری خەیاتی سەرەتا دەستم پێ کردووە هیچ ئێستا ئامۆزش ئەی بە فێرخوازەکانتان وەکو مڕەبی نەوەڵڵا ئێمە هەر فقط کار مدیریەتەکەی ئەنجامە زۆر باشە لە خەیاتیەکانتان زیاتر گرنگی بە چ شێواز لە جلوی بەرگەکانەیە زیاتر چ شێوازێک ئامۆزش ئەیەن فێر ئەەکەن ئەی دوورێنن ئێمە چونکی خەیاتیمان لە دوو شاخە هەست یەکێکی شاخەی کوردی دۆزیە یەکێکی نازک دۆزیە یانە فارسی دۆزیەکە فعلا لە حاڵ حازرا تا ئالعانە ئێمە کوردی دۆزیمان ئامۆزش داگە کە بە ئیسڵا پیشنەهاد خودی خانمەکان و استقبالێکی خۆیان خەریکن کردیانەوە فشارێکە هاوردیانە بۆ مەرەبیەکەمان ئیشەڵا قەرارە لە دوای ئەم دۆرە جەدیدە کە دامان نیاگە دوای ئەم دۆرە فارسی دۆزیشیان بۆ دابنین چونکە وەختێ فارسی دۆزیەکە فێر بن بەرنامەم ئەوەسە کە لە بەهارە ئایندا بتوانم دووختێ مانتوی مەدارس بگرم بۆ خانمەکان وەختێ دووختە مانتویان بۆ بگیرگێ 100% لە لەحاظە دەرامەدی و بۆیان فرەفەرقەکات. زۆر باشە کارەکانی سەررجەم کارهنەریەکان کە ئەنجامیێنەوە مەحسوولانی کە دروستیەکەن ئەیستا هی خەیاتیەکانتان تەنیا فێرکاریە لێرە ئەنجامەدرێ فێریان ئەکەن کە دوای چنخوان بە دوای ئەم ئیشاگەر حەزیان لێ بوسێ دوکانێک بکەنەوە یان لە تەولیدیە کار بکەن یان نە ئەو شتانەی کە لێرش دروستیەکەن واری دنیای بازاری ئەکەن مەحسوولەکانیشتان نەخەنە بازارەوە تا بفرۆشی ئێمە تا بەئیسە بۆ سوورەتەکە گەرەکمان بخۆمان بە ئیسڵا پارچە بیرین لێرە کارێک تۆلید بکەین و بیوێنە دەرەوە قسمەتە خەیاتیا و کارمانە ئەنجام نەداگە چونکی واقعاً هەزینەی گەرەک بوو پۆلی گەرەک بوو کە منیش نەمبوو نەمەتوانی حمایەتم گەرەک بوو کە متاسفانە لەم تەریقە و کەسی حمایەتمانی نەکرد ئێمە خانمەکان لێرە ئامۆزشیان دیگە وتم لە خەمەتانەکە حدودەن 10 نەفەر بۆ ئەو 10 نەفرە تیکە دۆزی تیرین یانی ئەچین لەناو بازاڕە ئەلان سوخمە دروستە کردێت ئێمە سوخمەکان بڕش دریاگە بە سوورەتی بڕشی ئێتیرین لێرە خانمەکان فقط ئەی دوورنن سڵا بە تعداد شاید بێژم حدودەن هەر دەحفێکی ئێتیرین و ئێوەینەوە 250 دانە سوخمی بڕش دریاگ لەناو بازاڕە تیرین خانمەکان دوختی ئەکەن ئامادەی ئەکەن ئێنوێنەوە بۆ بەسڵا بازار تەحویڵی ئاینەوە کە حەقل زەحمەکەشیان لێ ئەگرێت.
زۆر باشە خاتو محەممەدی ئێرە کەیستی کار ئەەکەی تەنیا خۆت سەرپەرشتی ئێرە لە ئاسوایە تەنیا خۆت ئێرە بەڕێوە ئەبەی یان کەسی تریش هاوکاریت ئەکا ئێمە با تۆجبەوەی کە مرکزە نیکوکاریمان هەست بە هەر مرکزێکیش ئاعزای هەست 5 نەفەر ئاعزامان هەست مدیر عامڵەکەمان ئاغای شەمسەڵا قەباباییە ئەوان بە عنوان ڕئیس مرکزەکە منیش بە عنوان مدیر مەسئول ئیجرایی کە بێسڵا کاروبارەکە هەم لە خەمەت مردمە ئاغای فەتحی زادێشمان فرێک لە کلاسەکانمان بە ئیسڵا زەحمەت فرێک بەرگزاری لە کلاسەکانمان ها بە کاک ئەحمەد ئەوان ئەنجامان و شایەتیش بێژم کە یەکی لە جوانگەرێ فرە موفق لە زەمینە و توانیگە فرێک لە جوانەکانیش بە قۆڵێژە بکێشێ باتەوەجە بە شگردگەرە خاصە کە حەسری لە کلاسەکانە بەکاریەوە فرێک لە جوانەکانی بە تەرەفی مرکزە کێشاگە ئەوە ئالان هەروواکە خۆتان چاوتان پێکەفت ئێوارە بەرەوە ئەولا فرەتر ئێمە کوڕەکانمان تێنە ئێرە مەسڵا ئەمەکانە سێکسری کلاسگەریان بۆیان دانیایەکی لە کلاسگەرێکە شاخصمان کە جوابی داوە لە حتا لە حازێ ئشتغالزایی بۆ کوڕەکانمان ئێمە کلاسە تعمیراتە مۆبایلمان دانیا بۆ مناڵەکان کلاسێ ئاموزش تعمیرە موتۆر ماشینی دانیا بۆ جوانەکانمان کە هەر کام لەم ئاموزشگەرە بان 22 نەفەر شرکەتیان کرد و توانیان گەواهینامە بگرن و ئایسە فرێک لە کوڕەکانمان لەو دوو هۆنەرا خەریکن کارەکەن بۆ خۆیان کلاسە مەکانیکی ماشینی دانیاگە بۆ کوڕەکانمان و کلاسە شاخصێکیش بوومان کلاسێ نسخە پیچی بوو یانێ بە ئیسڵا داروشناسی کە لێرا دانەریا بە کۆمەکێ ئاغای دکتۆر ئەمینی خۆیان داروسازن هاتنە ئێرە ئێمە حدودەن 18 نەفەر لە جوانەکانمان کوڕکەنیشمان هاتن شرکەتیان کرد لەم کلاسە نسخە پیچیە کە خۆشبەختانە 8 نەفەرمان ئالان لە بیمارستانە کۆسەرە لە داروخانە بیمارستان کۆسەرە خەریکن کارەکەن و قەڵیشیان داگە قەرارە ئام هەفتە ئازمون بگیرگە ئازمونە نەهایی لە مناڵەکانمان بگیرگە جیا لەو 8 نەفەرە 4 نەفەتریش بڕێتە سەرکار جێگەی دڵخۆشی و سەربەرزی هەست بۆمان کە 12 دانە لە جوانەکان ئەم منتەقە ڕەحەت جەز بە داروخانە بووگەن ئەمە یەکی لە کارەکانمان بووگە یانێک بەرەوبردن ئەم جێگە حقیقەتەن کارێک تیمیە بە یەک نەفەر کار هیچ وەخت ناڕێتە بەرەوە بە قاڵی خۆمان کوردی خۆمان بە یەکدەستی چۆخ شەپڵە لێ نادرگێت پس ئەگەر تەکەی من هاوکارم نەوێت و هاودڵم نەوێ واقعان بە تەنیایی خۆم ناتوانم هیچ کارێک ئەنجام بە زۆر باشە تۆ خاتونێکی سەرکەوتوو کە توانی و تا پاڵپشتی کۆمەڵی خاتون و گەنجی تربی دەستیان بگری بیان هێنیتە ناو دنیای کارەوە خۆت لەم ڕێگایە کە دەستت پێکرد کێ پاڵپشتی کردی کێ حمایەتی کردی تاوکوبی ئەم شوێنە بکەیتەوە و دەستکەی بە ئیش و کار من با تۆجە بەوەی کە من خۆم شاید بێژم مناڵێک بووگم لە من بە قۆڵێژێ تەبەقە متەوەسط بووگم و شاید بێژم بە فرێک سەختیگەر خۆشم گەورە بووگم حقیقەتەن پێم خۆش بوو هەمیشە مرکزێک مؤسسەی خەیریەک دابنم بەناو مؤسسەیەک خەیریە مرکزێک خەیریە دابنم کە بتوانم کارگەرێک ئەنجام بم کە حاڵەتە بە قۆڵێژێ سواوی ئاخرەتی بمێنێتەوە بۆمان ئەو سواوە ئاخرەتیشە فرەتر پێم خۆش بوو بەناو دایکمەوە بێت ئەم مەکانە هەر بەناو مرکزی نیکوکاری نوسرەتەوە دانیاگە ناو خانم دایکمە کە واقعا دایکم شاید بێژم گەورەترین معلمە ئەخلاق بووگە لە زیندگیمان گەورەترین کەسێک بووگە کە توانیگە واقعا لە فرێک زەمینەگەرە دەستمی گردگە پێم خۆش بوو کە بە دوعای خێرێکە دیگەران ئەگەر ئەنجامی بن بۆ منێ بووچێک پێم خۆشە کرد لە کنارە ئەو دوعای خێرە ناو دایکمی تیابێت دایکم واقعا حتا ئستار دەکارەکە وەختە زانی تابلۆکەم بەناو دایکمە دروست کردووە برد بە ماڵەوە پێم چونکە من دایکم کەهولەتە سنی هەسونەیە توانی کە بیتێرمە ئێرە تابلۆکەم بردنیشان دایکممدا ئەوڵین بێسڵا بێژم کۆمەکێ لە حازم ماڵی و هەرچەند فرەناچیزیش بوو وڵی ئەوڵین کۆمەکێ ئەم مرکزە دایکم بوو کە ئەنجامی داگەبوو زۆر باشە تەمەندرێژ بێت و خوابی هەڵێت بۆتان زۆر باشە ئەمە هیچ کە سەبارەت بەم مەکانە قسەمان هەبێت ئەم مەکانە پێشتر هەر ئاواهی بووە یان فتنیاتی کە زەمینێک بۆ یان شوێنێکی تر بۆ خۆت کردوتە بە ئێرە نەخێر ئەم مەکانە لە ئەسڵە شاید بێژم یەکی لە مەدارسگەری زەمانێ قبل از انقلابیشە ئەم مەدرسە من لە ساڵێ 1970 بە عنوانە مدیرە مەدرسە کلێڵم لە مەدرسە خست هاتمە ئێرە مدیرێتە ئێرەمە گرت بە 3 کلاسە کلاسەکان کە ئالان ئەوبم سوورەتەوە ئین بۆ چاتان پێکرد کلاسەکانمانوانەوە حدودەن 5 ساڵ من لێرە مدیرە مەدرسە بوو ڕۆژ بە ڕۆژ باتەوە بۆ کە ئەم منتەقەیکە مەهاجر پەزیر لە فرێک لە ئەتراف شارەکانەوە بە ئیسڵا ئەتراف شارگەرێ وەک مەریوان
وەک دیحگولان وەک دیواندەرە فرێک لە خانەوادەکان وەختەکان بەسڵا تێر هاتکردن ناو شارچنە ئێرە لەو وەختە با تۆجبەوەی کە هەم زەوینی هەرزان بوو هەم کراهەماڵی هەرزان بوو هاتن لێرە بەسڵا مستەقر ئەوان ڕۆژ بە ڕۆژ ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئێمە دانیشاموزمان فرەتر ئەوە هەر ئەو ئزدیادە دانیشاموزیانی زمانێک من هاتم ئێرەمە گرت بە عنوانە مدیرە مەدرسە ئیبلاغ ئێرەمە گرت 55 نەفەر دانیشاموزم بوو شاید بژم بە شۆنێ لە دوای 2 ساڵە دانیشاموز ئێمە بوو بە 200 نەفەر ئیتر یەواش کە دانیشاموزمان فرە بۆ من مەجبور کەفتم لێرە ماڵ بگرم یعنی هەر لە ناو قسمەتێ ئەم قسمەتە خواردگینە کە قبلن ئاوایی بوو دێهات بوو ئەم منتەقە قبلەن لێرە مەجبور بووم ئۆتاقم گرگە کراها بۆ دانیشاموزەکانم تا 5 ساڵ من لێرە دەرسم داگا مدیریت مەدرسەم بگەڕێگەوە دوای 5 ساڵەوە ئێمە مەدرسێکترمان دەرخواستمان داباتەوە بە ئزدیاد دانیشاموزەکانمان دەرخواست تەسیس مەدرسەماندا مەدرسەیان دروست کرد بمان ئێمە ئێرەمانە جێهێشت و لەو وەختە ڕاهنماییمان ئەچوە ناوشار ڕاهنماییەکانمان بە ئیسڵات جەز بە ئێرە کردو هاتنەوە لێرە بە مدیریەتی خانم بازوڵاهی و ئێرەیانە گرت بە ئیسڵات شاید بژم 2 ساڵیش ڕاهنماییەکان لەم مەکانە دەرسیان خوان وەلی ئیتر وردە خەریک و مەخروب ئەکریا ئێرە بێڵ کردیا بە ئیسڵات بازم ئێمە بازم دانیشاموزم فرە بووە من ئەو مەدرسەمە بێڵ کرد مەدرسێک 4 تەبەقە دروست کردیا ئێمە چوری ناو مەدرسە 4 تەبەقەکە ڕاهنماییەکان هاتنەوە ئەو مەدرسەکەی تر کە من تیا بووم و هەر بەم سوورەتە ئێمە جێبەجێ بووین و ئیتر ئێرە حدودەن شاید بژم 10 ساڵ 12 ساڵ بە سوورەتە مەخروبە وێڵ کردیا منیش کە ئەم کارمە ئەنجامدا و هاتم بە ئیسڵا ئەم مەرکەزمە ئەنجامدا ڕۆژ بە ڕۆژ کراهەماڵیش بۆ من بە ئیسڵا فراوە یعنی ساڵ بە ساڵ کراهەماڵەکە سەنگینی ئەکرد حقیقەتەن بۆم چونکە من خۆم کراهەماڵم ئەدا لە ساڵ 96 تا مهر 1400 پارەکە من ئامۆزشکان بە ئیسڵا ئیجارەی بوو ئیجارە ماڵم ئەدا دەرخواستێکم بر بۆ ئامۆژپەرۆش خۆشبەختانە محەبەتیان کرد ئامۆژپەرۆشە ناحیەیەک موافقەتیان کرد لە تەک بە ئیسڵا ئوستانداریە ئەوان بە ئیسڵا ڕایزەنی کە بە یەکەوە بوویان بودجێکیان اختصاسدا بۆ مەقامسازی ئەم مەکانە ئێرەیانە بۆ ئێمە تقریباً تعمیرێکیان کرد و مەقامسازیان کردو بە عنوانە مەرکەزی فەرهەنگی ئیجتیماعی بە عنوانە مەرکەزی کارافەرینی نیاگیانە اختیار ئێمە زۆر باشە هەر سەرکەوتوو بن هەر ڕێگاتان کراوە بێ نمونەتان زۆر بێ وەکو خاتونایەکی سەرکەوتوو ناو کۆمەلگا و کوردستانی ئێمە زۆر خوشحاڵم بە چاوپێکەوتنی ئەمڕۆ لەگەڵتان سپاس دەکەم میوانداری ئێمەت قبوڵ کړئ خواهشەکەم مەمنون هەر کۆتاییگەشە بە گەورەی خۆتان بەخشن خۆشەویستانی من سپاسانەکەم ئەمڕۆژ بینەری ئەڵلقەیەکی تر لە بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە بوون هەتاوکەی بە بەرنامەیەکی تر ئاماجەکەین و پێشکەشیەوەی بکەن هەر دڵخۆش و بەختەوەر بن و ئاگاتان لە خۆتان و باشیەکانی خۆتان بێت و خواتان لەگەڵ.